بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان أتى أمر الله فلا تستعجلوه سبحانه وتعالى عما يشركون فرماني خدا بريوي واقيشت پەلەی لێ مەکەن و پەلەتان نەبێت پاچی و بڵندی بۆ ئەو زاتەیە لەوەی کە هاوڵگەران دەیکەنە هاوڵ و شەریک بۆ خوددا. ينزل الملائكة بالروح من أمره على من يشاء من عباده أن أنذروا أنه لا إله إلا أنا فاتقون. پەروەردگار خۆی فریشتەکان بە ڕەحمەت و ژیانەوە کە وەحی ئاسمانیە دەنێرێت بۆ هەر کەس بیەوێت لە بەندەکانی کە پێغەمبەرانن. فەرمانیان پێدەدات کە خەڵکی بێدار بکەنەوە لەوەی کە بەڕاستی جگە لە من خودایەکی تر نییە. لەبەرەوە لە خەشم و قینم خۆتان بپارێزن چونکە لەو کەسانە خۆش نابم کە غەیری من دەپەرستن. خلق السماوات والأرض بالحق تعالى عما يشركون. ئەو زاتە ئاسمانەکان و زەوی لەسەر بنچینەی حەق و ڕاستی دروست کردووە بەرز و بڵندە لەوەی نەفامان شەریک و هاوبەشی بۆ بڕیارد بدەن. خلق الإنسان من نطفة فإذا هو خصيم مبين. ئادەمیزادشی لە تاکە نوتفەیەک بەدیهێناوە کەچی ئەو دوای ماوەیەک کە خۆی ناسیوە بووەتە دوژمنێکی ئاشکرا بێ ئەوەی هیچ خراپەیەکمان بۆی بوو بێت جگە لە چاکە. والأنعام خلقها لكم فيها دفء ومنافع ومنها تأكلون. ماڵاتیشی دروست کردووە بۆ خزمەتی ئێوە لە خوری و مو و پێستیان جۆرەها پۆشاک و ڕایەخ دروست دەکەن کە گەرمیتان پێدەبەخشێت لە سەرما و سۆڵەدا هەروەها جۆرەها سوودی تری لێوەردەگرن لە شیر و گۆشتەکەشی دەخۆن. ولكم فيها جمال حين تريحون وحين تسرحون. کاتێک ماڵاتەکان دەهێننەوە لە ئێواراندا بە تێری و شیرەوە لە بەرەبەیانەکانیشدا کە لە ماڵ دەریان دەکەن دیمەنێکی جوانتان بۆ دەنوێنن دەرونی ئیماندار دەخرۆشێنن بە جیاوازی شێواز و قەبارە و دەنگ و ڕەنگ و یاری و گەمەیان. وتحمل أثقالكم إلى بلد لم تكونوا بالغيه إلا بشق الأنفس إن ربكم لرؤوف رحيم. هەندێک لەو ماڵاتانە بار و کەل و پەلی سەنجینتان هەڵدەگرن بۆ وڵات و شوێنێک کە ئێوە دوای زەحمەت و ماندووبوونێکی زۆر نەبێت پێی نەدەگەیشتن. بەڕاستی پەروەردگارتان زاتێکی زۆر بەسۆز و میهرەبانە بۆ نەوەکانی ئادەم. والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون. هەروەها چەندەها جۆری ئەسپ و ماین و هێستر و گوێدرێژی بۆ بەدیهێناون تا بۆ سواری و گواستنەوە بەکاری بهێنن سەرڕای دیمەنی قەشەنجیان بەتایبەت ئەسپ و ماین کە لە سەردەمی زانستی و تەکنەلۆژیادا هەر بەکاردێن و شتی تریش دروست دەکات کە ئێستا ئێوە نایزانن. ئەم ئاماژە قورئانیە هەموو هۆیەکانی گواستنەوەی ئاسمانی و دەریایی و زەمینی دەگرێتەوە کە ئادەمیزاد پێی پێبردووە و پێی پێدەبات. چونکە ئادەمیزاد خۆی و زانیاری و زانستەکەی و کەرسەخاوەکان هەر هەمووی بەخششی خودای بەدیهێنەری توانە و زانایە. وعلى الله قصد السبيل ومنها جائر ولو شاء لهداكم أجمعين. ڕوونکردنەوەی ڕێبازی ڕاست و بەرنامەی دروست لەسەر خوددایە دەبێت وریابن هەندێک ڕێبازی لار و چەوت و ناڕێکیش هەیە خۆ ئەگەر بیویستایە هیدایەتی هەر هەمووتانی دەدا بەگشتی سەرپشتی نەدەکردن بەڵام ڕێزی لێناون. هو الذي أنزل من السماء ماء لكم منه شراب ومنه شجر فيه تسيمون. پەروەردگار ئەو زاتەیە کە لە ئاسمانەوە بارانتان بۆ دەبارێنێت کە لێی دەخۆنەوە
هەروەها تێکەڵ بە جۆرەها شەربەت و شلەمەنیش دەیخۆنەوە و دەبێتە هۆی ڕوان و گەشەکردنی درەخت و گژ و جیا و ماڵاتی تێدا دەلەوەڕێنن. ينبت لكم به الزرع والزيتون والنخيل والأعناب ومن كل الثمرات إن في ذلك لآية لقوم يتفكرون. هەر بۆ بارانە خودای گەورە جۆرەها کشت و کاڵ دەهێنێتە بەرهەم بۆتان، هاوڕێ لەگەڵ زەیتون و خورما و جۆرەها ترێ لە هەموو جۆرە بەربوومێکیش. بەڕاستی ئالەوەدا بەڵگە و نیشانەی تەواو هەیە بۆ کەسانێک کە بیر بکەنەوە. وسخر لكم الليل والنهار والشمس والقمر والنجوم مسخرات بأمره إن في ذلك لآيات لقوم يعقلون. هەروەها شەو ڕۆژ و خۆر و مانجی بۆ ئێوە ڕامهێناوە، ئەستێرەکانیش بە فەرمانی ئەو زاتە ڕامهێنراون. بەڕاستی ئالە و دیاردە و دروست کراوانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک کە عەقڵ و ژیریان بخەنە کار. وما ذرأ لكم في الأرض مختلفا ألوانه إن في ذلك لآية لقوم يذكرون. هەروەها شتی زۆر و جۆرا و جۆر و هەمە ڕەنگی لە زەویدا بۆ بەدیهێناون کە بەڕاستی ئالەوەشدا بەڵگە هەیە بۆ کەسانێک کە یاداوەری وەردەگرن. وهو الذي سخر البحر لتأكلوا منه لحما طريا وتستخرجوا منه حلية تلبسونها وترى الفلك مواخر فيه ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون. هەرو زاتەیە کە دەریای بۆ بارهێناون تا گۆشتی تەڕ و تازەی لێ بخۆن تا لە ناویدا جۆرەها گەوهەر و مرواری دەربهێن و لە دەست و ملی بکەن. هەروەها کەشتیەکان دەبینیت دەریا لەت دەکەن تا فەزل و بەخششی تری پەروەردگار بەدەست بهێنن بۆ ئەوەی سوپاس گوزاریش بکەن. وألقى في الأرض رواسي أن تميد بكم وأنهارا وسبلا لعلكم تهتدون. هەر خوددا لەسەر ڕووکاری زەوی چیاکانی چەسپاندووە تا لەنگەری بگرێت و ئێوە نەلەرزێنێت و لارتان نەکاتەوە و ژێرە و ژوور نەبن. هەروەها چەم و ڕووبار و ڕێگەوبانی تێدا بەدیهێناوە بۆ ئەوەی ڕێ دەرکەن و بە مەرامی خۆتان بگەن. وعلامات وبالنجم هم يهتدون. هەروەها نیشانەی زۆر و زەبەندەی لە زەویدا دابین کردووە وەکو کەژ و چێوەکان و چەم و ڕووبارەکان و بەرزی و نشێوەکان تاون نەبن لە شەوگاریشدا و بەهۆی ئەستێرەکانەوە خەڵکی ڕێی خۆیان دەربکەن. أفمن يخلق كمن لا يخلق أفلا تذكرون. باشە ئەی هۆشمەندەکان، ئایا ئەو زاتەی ئەم هەموو دروستکراوە سەر سڕهێنەرانەی بەدیهێناوە وەکو ئەو کەسە وایە کە ناتوانێت هیچ بەدی بهێنێت؟ ئایا ئەوە بۆ لێکی نادەنەوە و یاداوەری وەرناگرن؟ وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الله لغفور رحيم. خۆگەر بێن و بتانەوێت ناز و نیعمەتەکانی خوددا بژمێرن بۆتان ناژمێردرێت لە ئەندامەکانی دەرەوە بناوەوەی خۆتان و ئەو ڕزق و ڕۆزیانەی کە دەیخۆن و ئەو پۆشاک و ڕایەخ و ناوماڵەی بەکاری دەهێنن هەتا دوایی سەرڕای هەزاران هەزار دروستکراوانی تری دیار و نادیار لە جیهانی ماددە و ڕوەک و گیاندار و تا دوایی سەرڕای کەم سوپاسیتان لەو هەموو ناز و نیعمەتە بێشمارە بەڕاستی خودای پەروەردگار هەر لێ خۆش بوو میهرەبانە. والله يعلم ما تسرون وما تعلنون. هەروەها و خودایە دەزانێت چی دەشارنەوە و چیش دەردەخەن و ئاشکرای دەکەن لە گفتوگۆ و نیەت و کار و کردەوەتان. والذين يدعون من دون الله لا يخلقون شيئا وهم يخلقون. ئەو بتو کەس و شتانەی کە هاواریان لێ دەکەن و دایان پەرستن جگەل لە خوددا هیچیان پێ دروست ناکرێت لە کاتێکدا کە خۆیان دروست دەکرێن. أموات غير أحياء وما يشعرون أيان يبعثون. ئەوانە مردوون و زیندونین
هەستیش ناکەن کەی خۆیان و خەڵکی زیندوو دەکرێنەوە. إلهكم إله واحد فالذين لا يؤمنون بالآخرة قلوبهم منكرة وهم مستكبرون. ئەو پەروەردگارەی ئێوە کە حەق وایە هەر ئەو بپەرستن خودایەکی تاک و تەنهایە. جاوانەی باوەڕیان بە قیامەت نییە دڵەکانیان هەمیشە ئینکاری هەموو ڕاستیەک دەکات لە کاتێکدا ئەوانە خۆیان بە گەورە دەزانن و فیز دەکەن. لا جرم أن الله يعلم ما يسرون وما يعلنون إنه لا يحب المستكبرين. شتێکی ڕاستە و گومانی تێدا نییە کە خودای گەورە ئاگایە بەوەی پەنهانی دەکەن و دەیشارنەوە بەوەشی کە دەری دەخەن و ئاشکرای دەکەن. بەڕاستی ئەو زاتە ئەو کەسانەی خۆش ناوێت کە لووت بەرز و خۆ بە گەورە دەنوێنن. وإذا قيل لهم ماذا أنزل ربكم قالوا أساطير الأولين. خۆ ئەگەر بەبێ باوەڕان بوترێت ئەوە پەروەردگارتان چیدا بەزاندووە؟ ئەوە بێشەرمانە دەڵێن چیرۆک و داستانی کۆن و خەیاڵی پێشینانە. ليحملوا أوزارهم كاملة يوم القيامة ومن أوزار الذين يضلونهم بغير علم ألا ساء ما يزرون. ئەوانە دەبێت لە ڕۆژی قیامەتدا کۆڵی گوناه و تاوانی خۆیان بە تەواوی هەڵگرن. هەروەها لە گوناهی ئەوانەش هەڵدەگرن کە گومڕایان کردوون بێ زانستی و زانیاری بێ ئەوەی لە کۆڵ و باری ئەوان کەم بێتەوە. ئاگادار بن چەند خراپ و ناشرینە و بارە گرانەی کە هەڵی دەگرن چ گیرێکیان خواردووە. قد مكر الذين من قبلهم فأتى الله بنيانهم من القواعد فخر عليهم السقف من فوقهم وأتاهم العذاب من حيث لا يشعرون. بێگومان پێش ئەمانیش خوددا نەناسانی پێش و پیلانیان جێڕا دژ بە ئاینی خوددا. اینجا خدای بەدەسەڵاتیش کۆشک و تەلار و نەخشەیانی لە بن و بێخ دەرهێنا. سەقفەکەشی لەسەرەوە داڕماند بەسەریاندا و لە شوێنێکەوە بەڵاو سزای یەخەی پێگرتن کە هەستیان پێ نەدەکرد و بەتەمای نەبوون. ئەڵبەتە ئەم هەڕەشەیە پیلانجێڕانی هەموو سەردەمێک دەگرێتەوە. ثم يوم القيامة يخزيهم ويقول أين شركائي الذين كنتم تشاقون فيهم قال الذين أوتوا العلم إن الخزي اليوم والسوء على الكافرين. لەوە دواش لە ڕۆژی قیامەتدا خوددا ئەو پیلانجێڕانە خەجاڵەت و ڕیسوا دەکات و پێیان دەڵێت کوان و لە شوێن هاوڵەکانم ئەوانەی کە دژایەتی سەرسەختان دەکرد لەبارەیانەوە. ئیمانداران ئەوانەی کە زانیاری و زانستی خوددا ناسیان پێدراوە دەڵێن بەڕاستی ئەمڕۆ سەرشۆڕی و خەجاڵەتی و نەهامەتی و سزا لەسەر بێباوەڕانە. الذين تتوفاهم الملائكة ظالمي أنفسهم فألقوا السلم ما كنا نعمل من سوء بلى إن الله عليم بما كنتم تعملون. ئەوانەی کە فریشتەکان لەسەر مەرگدا گیانیان دەچێشن لە کاتێکدا کە بەردەوامن لەسەر ستەم لە خۆیان بەهۆی بێباوەڕی و یاخی بوونیانەوە اینجا بەناچاری تەسلیمن و دەڵێن ئێمە هیچ گوناه و هەڵەیەکمان نەکردووە. فریشتەکان دەڵێن نەخێوانیە ئەوە ئێوە لە بیرتان کردووە. ئەجینا بەڕاستی خوددا ئاگادار و زانایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە دەتان کرد و ئەنجامتان دەدا. فادخلوا أبواب جهنم خالدين فيها فلبئس مثوى المتكبرين. كواتا لدروازەکانی دۆزەخەوە بچنە ژوورەوە و بۆ هەمیشەی و نەبراوەش تێیدا بن. ئای کە جێگە و ڕێگەی خۆ بەزلزانەکان ناخۆش و نالەبار و ناسۆرە. وقيل للذين اتقوا ماذا أنزل ربكم قالوا خيرا
للذين أحسنوا في هذه الدنيا حسنة ولدار الآخرة خير ولنعم دار المتقين. لولا شو بەو کەسانە دەوترێت کە خوداناسی و پارێزکاریان کردووە پەروەردگارتان چی ڕەوانە کردووە چ بەرنامە و کتێبێکی دابەزاندووە هەمووان دەڵێن خێر و بەرەکەت بۆ هەردوو جیهان بۆ ئەو کەسانەی کە لەم جیهانەدا چاکەیان کردووە چاکە دێتەوە ڕێیان بێگومان جێگە و ڕێگەی ئەو جیهان خۆشتر و چاکتر و سازگارتر و پڕ لە ناز و نیعمەتترە بەراورد ناکرێت لەگەڵ دنیادا ئای کە چەندە جێگە و ڕێگە و کۆشک و تەلاری خوددا ناس و پارێزکاران سازگار و خۆش و جوان و ڕازاوەیە. جنات عدن يدخلونها تجري من تحتها الأنهار لهم فيها ما يشاءون كذلك يجزي الله المتقين. ئەو جێگە و ڕێگەیە باخەکانی بەهەشتی عەدنە بەختەوەران دەچنە ناوی چەندەها ڕووبار بە بەردەم کۆشکەکان و بەژێر درەختەکانیدا جاری و ڕەوانە هەرچیەک بخوازن و هەرچی ئارەزوو بکەن و هەرچی داوا بکەن بۆیان ئامادەیە تیایدا ئابە و شێوەیە خودای میهرەبان پاداشتی خوداناس و پارێزکاران دەداتەوە. الذين تتوفاهم الملائكة طيبين يقولون سلام عليكم ادخلوا الجنة بما كنتم تعملون. ئەوانەی کە لەسەر مەرگدا فریشتەکان دێن بۆلایان لە کاتێکدا گیانی پاک و پیرۆزیان دەچێشن کە دوورە لە بێباوەڕی و پێیان دەڵێن سڵاوتان لێبێت ئیتر ڕزگارتان بوو ئیتر ناخۆشی نەما دەبچنە ناو ئەو بەهەشتەوە بەهۆی ئەو کار و کردوانەوە کە کاتی خۆی دەتان کرد. هل ينظرون إلا أن تأتيهم الملائكة أو يأتي أمر ربك كذلك فعل الذين من قبلهم وما ظلمهم الله ولكن كانوا أنفسهم يظلمون. ئایا خودانەناسان چاوەڕێی چی دەکەن مەگەر هەر چاوەڕێی ئەوە بن کتوپڕ فریشتەی گیان چێشان یەخەیان پێدەگرێت یان فەرمانی پەروەردگارت دەربچێت بۆ تۆڵەسەندن هەروەها ئەوانەی پێش ئەمانیش هەر ڕەفتاری وا نالەباریان کردووە جاوە نەبێت خوددا ستەمی لێ کردبن بەڵکو هەر خۆیان ستەمیان لە خۆیان دەکرد. فأصابهم سيئات ما عملوا وحاق بهم ما كانوا به يستهزئون. سەرنجام هەرچی گوناه و خراپەیەکیان ئەنجام دابوو هاتەوە ڕێیان ئەو هەڕەشە و دۆزەخەی کە گاڵتەیان پێدەکرد یەخەی پێگرتن و دەورەی دان. وقال الذين أشركوا لو شاء الله ما عبدنا من دونه من شيء نحن ولا آباؤنا ولا حرمنا من دونه من شيء كذلك فعل الذين من قبلهم فهل على الرسل إلا البلاغ المبين. ئەوانەی هاوڵیان داناوە بۆ خوددا دەڵێن ئەگەر خوددا ویستی لەسەر بوایە هیچ شتێکمان لە جیاتی ئەو نەدەپەرست نە ئێمە و نەبا و باپیرانیشمان هیچ شتێکیشمان لە خۆمان حرام نەدەکرد بەبێ ئەو خودانەناسانی پێش ئەمانیش هەروایان دەکرد و هەروایان دەوت مەگەر هەرچی سەرشانی پێغەمبەران هەر ئەوە نییە کە ئاینی خوددا بەڕوونی ڕابگەێنن. ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت فمنهم من هدى الله ومنهم من حقت عليه الضلالة فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين. سوێن بە خوددا بێگومان ئێمە لەناو هەر گەلوونەتەوەیەکدا پێغەمبەرێکمان ڕەوانە کردووە و پێمان ڕاگەیاندووە کە پێیان بڵێت تەنها خوددا بپەرستن خۆتان دوورە پەرێز بگرن لە هەموو پەرستراوێکی تر جا هەبوو لەو خەڵکە کە بیر و هۆش و ژیری خۆی خستەکار و بە شوێن ڕاستیدا دەگەڕا خودداش هیدایەتی دەدا هەشیان بوو خۆی شایستەی گومڕایی دەکرد و بەسەریدا دەچەسپا کەوا بوو بگەڕێن بەسەر زەویدا و سەرنج بدەن بزانن چۆن بوو سەرنجامی و کەسانەی بڕوایان بە بەرنامەی ئێمە نەبوو.
إن تحرص على هداهم فإن الله لا يهدي من يضل وما لهم من ناصرين. خۆگەر تۆ زۆر سوور بیت لەسەر هیدایەتدانی ئەوان ئەوە تۆ ناتوانیت، چونکە بەڕاستی خوددا ڕێنمووی کەسێک ناکات کە خەڵک گومڕا بکات. ئەوانە لە قیامەتدا هیچ جۆرە پشتیوانێکیان نییە. وأقسموا بالله جهد أيمانهم لا يبعث الله من يموت بلى وعدا عليه حقا ولكن أكثر الناس لا يعلمون. بێباوەڕان سوێندیان دەخوارد و جەختیان لەسەر سوێندەکەیان دەکرد و دانوت ئەوەی بمرێت خوددا زیندوی ناکاتەوە. نەخێر، زیندوی دەکاتەوە. ئەوە بەڵێنێکی ڕاست و دروستی خوددایە و لێی پاشگەز نابێتەوە، بەڵام زۆربەی خەڵکی ئەم ڕاستێ نازان و بڕوای پێ ناکەن. ليبين لهم الذي يختلفون فيه وليعلم الذين كفروا أنهم كانوا كاذبين. بێگومان خوددا هەمووان زیندوو دەکاتەوە تا بۆیان ڕوون بکاتەوە بۆیان دەربخات ئەوەی ئەوان کێشیان لەسەری هەبوو بڕوایان پێی نەبوو هاتە دی تا ئەوانەی کە بێباوەڕ بوون بێگومان ئەوان درۆزن بوون. إنما قولنا لشيء إذا أردناه أن نقول له كن فيكون. بەڕاستی کاتێک زیندوو کردنەوە و بەدیهێنانی هەر شتێکمان بوێت تەنها ئەوەندەی دەوێت پێی بڵێین ببە دەست بەجێ ئەویش دەبێت. والذين هاجروا في الله من بعد ما ظلموا لنبوئنهم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون. ئەو کەسانەی لەبەر خوددا و بۆ خوددا کۆچیان کرد بۆ پاراستنی ئیمانەکەیان دوای ئەوەی کەستەمیان لێکرا بوو ئەوە هەر لە دنیادا بە چاچی و ڕێزەوە نیشتە جێیان دەکەین. بێگومان پاداشتی ئەو جیهان گەورەتر و فراوان ترە بۆیان ئەگەر دەیان زانی. الذين صبروا وعلى ربهم يتوكلون. ئەوانش ئەوانن کە بە ئارام و خۆگر بوون و پشت بە پەروەردگاریان دەبەستن. وما أرسلنا من قبلك إلا رجالا نوحي إليهم فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. ئێمە پێش تۆش جگەل لە پیاوانی ڕاستگۆ و چاک و پاک نەبێت کەسی ترمان ڕەوانن نەکردووە و وەحیمان بۆ نەناردووە. ئەگەر هەر بڕواناکەن و نایزانن دە ئێوە لە شارەزایان بپرسن کە ڕەوانە کراوانی ئێمە پیاوانێکی ناسراو بوون لەناو قەومەکانیاندا. بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. ئێمە ئەوانمان ڕەوانە کردووە هاوڕێ لەگەڵ بەڵگە و نیشانە و موعجزەی زۆر و کتێبی ئاسمانیدا و ئێمە قورئانمان بۆ تۆ دابەزاند تا بۆ خەڵکی ئەوە ڕوون بکەیتەوە کە بۆیان هێنراوەتە خوارەوە بۆ ئەوەی بیرێک بکەنەوە و تێفکرن. أفأمن الذين مكروا السيئات أن يخسف الله بهم الأرض أو يأتيهم العذاب من حيث لا يشعرون. جا ئایا ئەوانەی کە چەندەها پیلان و نەخشەی خراپیان کێشاوە دڵنیان لەوەی کە خوددا نایانبات بەناخی زەویدا یاخود لەلایەکەوە سزا و تۆڵەیان بۆ بێت کە هەر هەستی پێ نەکەن؟ أو يأخذهم في تقلبهم فما هم بمعجزين. یاخود لە کاتی هاتوچۆ و سەرگەرمبوونیان بە کاروبارەوە لە ناویان ببات ئەوانیش دەستە و سانکەری خوانین. أو يأخذهم على تخوف فإن ربكم لرؤوف رحيم. یاخود پەروەردگار بەتوانایە لە کاتی ترس و ناخۆشی و بیمدا بیان گرێت و لە ناویان بەرێت بەڵام مۆڵە دەدات تاوەکو بەڵکو ڕووبکەنە ئیمان چونکە بەڕاستی پەروەردگارتان بە سۆز و میهرەبانە.
أولم يروا إلى ما خلق الله من شيء يتفيأ ظلاله عن اليمين والشمائل سجدا لله وهم داخرون ئایا ئەوە نەیان ڕوانیوەتە ئەو شتە بێشمارانەی کە خوددا دروستی کردووە کە سێبەرەکەی بەلای ڕاست و بەلای چەپیانەوە دەسوڕێتەوە لە کاتێکدا هەمویان ملکەت و فەرمان بەردارن بۆ پەروەردگار لە حاڵێکیشدا خاوەن سێبەرەکان ملکەت و زەلیلی ویستی خوداین ولله يسجد ما في السماوات وما في الأرض من دابة والملائكة وهم لا يستكبرون هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە سوژدە دەبن بۆ خودای بەدیهێنەریان هەروەها هەموو زیندەوەران فریشتەکانیش بەتایبەت سوژدە دەبن بۆ خوددا و خۆ بە گەورە نازانن لە هیچ فەرمانێکی خوددا لا نادن يخافون ربهم من فوقهم ويفعلون ما يؤمرون جگەلەوەش ئەو فریشتانە لە پەروەردگاریان دەترسن کە فەرمان ڕەوایە بەسەریانەوە هەرچی فەرمانێکیان پێ بدرێت بە چاچی ئەنجامی دەدەن وقال الله لا تتخذوا إلهين اثنين إنما هو إله واحد فإياي فارهبون خدا فەرموویەتی هەرگیز نەکەن دوودانە خدا بۆ خۆتان بڕیار بدەن چونکە ئەو خدایەی کە پێویستە ئێوە بیپەرستن بێگومان خدایەکی تاک و تەنهایە کەوابوو بیم و ترستان با هەر لە من بێت وله ما في السماوات والأرض وله الدين واصبا أفغير الله تتقون هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر ئەو زاتە خاوەنیانە هەمیشە بەردەوام هەر ئەو زاتەیە کە شایستەی ئەوە بێت ئاین و بەرنامە و فەرمان ڕەوایی لەو وەربگیرێت و ملکەچی هەر بۆ ئەو بکرێت ئایا ڕەوایە بێجگەل لە خوددا لە کەسی تر بترسن و حسابی بۆ بکەن وما بكم من نعمة فمن الله ثم إذا مسكم الضر فإليه تجأرون هەرچی ناز و نیعمەتێکتان هەیە هەمووی بەهرە و بەخششی خوددایە پاشان کاتێک ناخۆشی و بەڵایەکتان بۆ پێشهات ئەوە هانە و هاوار و پەنا هەر بۆ لای ئەو دەبەن و هەر لەو زاتە دەپاڕێنەوە ثم إذا كشف الضر عنكم إذا فريق منكم بربهم يشركون لەوە دوا کاتێک بەڵاو ناخۆشی لەسەر لابردن دەست بەجێ دەستەیەک لە ئێوە هاوڵ و شەریک بۆ پەروەردگاریان بڕیار دەدەن ليكفروا بما آتيناهم فتمتعوا فسوف تعلمون وازیان لێ بهێنە با ناشکر و سپاس ناپەزێر بن لە بەرامبەر ئەو هەموو بەخشش و ناز و نیعمەتانەوە کە پێمان بەخشیون با جارێ ڕابێرن اینجا لە ئایندەدا دەزانن چیتان بەسەر دێت ويجعلون لما لا يعلمون نصيبا مما رزقناهم تالله لتسألن عما كنتم تفترون خدا ناسان هەندێک لەو شتانەی کە ئێمە پێمان بەخشیون دادەنێن و بڕیار دەدەن بۆ ئەوانەی کە نەزان و نەفام و بێدەسەڵاتن کە بتەکانن سوێن بە خوددا بێگومان پرسیارتان لێ دەکرێت دەربارەی هەموو ئەو درۆ پروپاگەندەیەی کە هەڵتان دەبەست ويجعلون لله البنات سبحانه ولهم ما يشتهون ئەو نەفامانە کچان دەدەنە پاڵ خوددا گوایە فریشتەکان کچی خوددان پاچی و بێگەردی شایستەیە و زاتەیە هیچ پێویستیەکی بە کچ و کوڕ نییە لە کاتێکدا بۆ خۆیان حەز بە چی دەکەن ئەوە بۆ خۆیان دادەنێن وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم خۆگەر مژدەی بوونی کچ بدرێت بە یەکێک لەو نەفامانە ڕووی گرژ و تاڵ دەبێت و ڕەشدا دەجرسێت و سینەی پڕ دەبێت لە خەم و پەژارە يتوارى من القوم من سوء ما بشر به
أيمسكه على هون أم يدسه في التراب ألا ساء ما يحكمون لداخو خفتي أو مجدن ناخوشا خوي دشاريتوا لخلشي وبتنها بير دكاتوا آیا بیهێڵێتەوە بە زەلیلی و سوچی و بێنرخی یاخود زیندە بەچاڵی بکات و بیخاتە توێی خاکەوە ئاگادار بن ئای کە چەندە خراپە ئەو بڕیارەی کە دەیدەن و چەونەوەی خۆیان زیندە بەچاڵ دەکەن للذين لا يؤمنون بالآخرة مثل السوء ولله المثل الأعلى وهو العزيز الحكيم صفەت و ناو نیشانی ناشرین و نزم و خراپ شایستەی ئەوانەیە کە باوەڕ بە قیامەت ناکەن خدای پەروەردگاریش خاوەنی هەموو صفاتی بەرز و بڵند و پیرۆزە و ئەو زاتە هەرخۆشی باڵا دەست و دانایە ولو يؤاخذ الله الناس بظلمهم ما ترك عليها من دابة ولكن يؤخرهم إلى أجل مسمى فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون خۆگەر خدا خەڵکی لەناو ببات و بیان پێچێتەوە بەهۆی ستەمیانەوە ئەوەندە گوناه و تاوان زۆرە زیندەوەر لەسەر زەویدان نایەڵێت یعنی هەر زەوی خاپور دەکات بە هەموو جان لەبەرانەوە بەڵام ئەو خدایە ئارامی و خۆگری بێ سنوورە لەبەرەوە تا کاتێکی دیاری کرا و مۆڵەتی ئەو خەڵکە دەدات و دوایان دەخات جا کاتێک کاتە دیاری کراوەکەیان هات نەتاوێک دوا دەکەون نەتاوێک پێشیش دەکەون بەڵکو لە چرکەی دیاری کراوی خۆیدا لەناو دەبرێن ويجعلون لله ما يكرهون وتصف ألسنتهم الكذب أن لهم الحسنى لا جرم أن لهم النار وأنهم مفرطون خدا نەناسان ئەوەی بۆ خۆیان پێیان خۆش نییە و نایانەوێت بۆ خدای بڕیار دەدەن گوایە فریشتەکان کچن و کچی خوداشن و لە کاتێکدا زمانیان باس و خواسی درۆ دەکات کە بێگومان بەنیازن لەو دنیاش بەهەشت و خۆشی بۆ ئەوان بێت شتێکی ڕاستە و گومانی تێدا نییە ئاگری دۆزەخ بۆ ئەوانە و بەڕاستی بە پەلە فڕێ دەدرێنە ناوی و فەرامۆش دەکرێن تالله لقد أرسلنا إلى من قبلك فزين لهم الشيطان أعمالهم فهو وليهم اليوم ولهم عذاب أليم سوێن بە خوددا پێش تۆ بۆ گەل و قەومەکانی تریش پێغەمبەرانمان ڕەوانە کردووە بەڵام شەیتان کاروکردەوەی نادروست و هەڵەیانی بۆ ڕازاندونەتەوە ئەمڕۆ لە دنیادا هەر ئەو پشتیوانیانە و سزای بەئێش بۆ ئەو جۆرە قەوم و کەسە نالەبار و ناحاڵیانە ئامادە کراوە وما أنزلنا عليك الكتاب إلا لتبين لهم الذي اختلفوا فيه وهدى ورحمة لقوم يؤمنون ئێمە ئەم قورئانەمان دانەبەزاندووەتە سەر تۆ تەنها بۆ ئەوە نەبێت کە هەرچی ئەو خەڵکە کێشەی لەسەر هەیە لە بابەتەکانی دنیا و دین بۆیان ڕوون بکەینەوە و بیکەینە هۆی هیدایەت و ڕەحمەتیش بۆ ئەو کەسانەی کە ئیمان و باوەڕ دەهێنن والله أنزل من السماء ماء فأحيا به الأرض بعد موتها إن في ذلك لآية لقوم يسمعون هەر خدا بارانی لە ئاسمانەوە باراندووە و زەوی پێ زیندوو کردوتەوە دوای ئەوەی کەم مردبوو بەڕاستی ئالە و دیاردەیەدا نیشانە و بەڵگەی تەواو هەیە بۆ کەسانێک کە گوێ بۆ ڕاستی دەگرن وإن لكم في الأنعام لعبرة نسقيكم مما في بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين بەڕاستی لەبوونی ماڵات و زیندەوەرانی جۆرا و جۆردا پند و ئامۆژگاری هەیە بۆتان و جێگەی سەرنج و تێڕامانە لە نێوان ئەو شتانەی کە لە سکیاندا هەیە لە گژوجیای هەرسکرا و خوێندا شیرێکی پاک و بێگەرد و خۆش و بەتام و گەوارە بەرهەم دەهێنین بۆ ئەوانەی دەیخۆنەوە
ومن ثمرات النخيل والأعناب تتخذون منه سكرا ورزقا حسنا إن في ذلك لآية لقوم يعقلون لبربو مكاني دار خورما و رزي تريكانيش هنده جار شتي سرخوشكر دروز دكن گلي جاريش برهمي چاكو بسود وكو دوشاو ميوجو شربت تادوي براستي آل وجدا بلغو نشانه آشکرا هيا بو کسانێک عقل و ژیری خۆیان دەخەنەکار تا بیر بکەنەوە چۆن لەم دار و درەختە ڕق و تەقانە ئەم بەرهەمانە دروست دەبێت چ کارخانەیەک لە ناوچی خورما و ترێ و میوە جۆرە و جۆرەکاندا حەشار دراوە تا لە بارودۆخی خۆیدا بکەوێتە کار و خزمەت بە ئادەمیزاد بکات. وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون پەروەردگاری تۆ ئەی ئینسان نیگاو ئیلهامی کردووە بۆ هەنگ کە جێگە بۆ خۆی ساز بکات لە کون و کەلێنی چیاکاندا هەروەها لە کەلەبەری درەختەکان و لەو شوێنانەش کە ئادەمیزاد بۆی ئامادە دەکات. ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون لو دوا فێرمان کردووە کە لە هەموو بەروبووم و شیلەی گوڵان و شتی بەسوود بخوات و پێمان ڕاگەاندووە ئەو نەخشانەی کە پەروەردگارت بۆی کێشاویت بە ملکەچیەوە ئەنجامی بدە لە دروستکردنی شانە و مژینی شیلە و دروستکردنی هەنجوین و پورەدان بە دەوری شاژندا و بەخێوکردنی گەراکان تا دوایی. جا لە ناوسکی ئەو هەنگانەوە شلەیەکی ڕەنگ جیاواز دێتە دەرەوە کە شیفای تێدایە بۆ زۆر نەخۆشی خەڵکی سەرڕای تامی شیرن و خۆشی. بەڕاستی ئالەمەشدا بەڵگە و نیشانەی بەهێز هەیە بۆ کەسانێک بیر بکەنەوە سەرنج بدەن لە هەنگ و شانەکانی لە فڕین و هاتوچۆی لە هەنجوین و تام و بۆن و ڕەنجی لە هەتا دوایی. والله خلقكم ثم يتوفاكم ومنكم من يرد إلى أرذل العمر لكي لا يعلم بعد علم شيئا إن الله عليم قدير. خەڵچینە بەڕاستی هەر خوددا دروستی کردوون و پاشان هەر ئەویش دەتان مرێنێت هەتانە تەمەنی درێژ دەبێت و دەبرێتەوە بۆ لاوازترین تەمەن کەنەفتی و کەفتەکاری تاوەکو دەگاتە ڕاددەیەک کە دوای ئەو هەموو زانست و زانیاری و تێگەیشتنەی کە هەیبوو هەموو شتێکی لەبیر دەچێتەوە و هیچ نازانێت. بەڕاستی هەر خوددا زانا و بەدەسەڵاتە. والله فضل بعضكم على بعض في الرزق فما الذين فضلوا براد رزقهم على ما ملكت أيمانهم فهم فيه سواء أفبنعمة الله يجحدون. خدا لە بەخشینی ڕزق و ڕۆزیدا بەشی هەندێکتانی زۆرتر داوە لە هەندێکی ترتان بۆ تاقیکردنەوەتان. جا ئەوانەی کە ڕزق و ڕۆزی زیاتریان پێدراوە ئامادەنین کە بەندەکانیان و بەردەستەکانیان بهێنە ڕیزی خۆیان و بیان کەنە شەریک لە خان و بەرەو ماڵ و سامانیاندا. اینجا ئەوانیش یەکسان بن تێیدا. ئێوە لە ژیانی دنیای خۆتاندا کاریواناکەن و بەڕەوای نازانن ئیتر چۆن بۆ خودای گەورە بەڕەوای دەزانن کە بەندەکانی ببنە شەریکی و یاسادانەر. جا ئایا ئەوانە ئینکاری ناز و نیعمەتەکانی خوددا دەکەن؟ والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم بنين وحفدة ورزقكم من الطيبات أفبالباطل يؤمنون وبنعمة الله هم يكفرون. خدا هەر لە خۆتان هاوسەرانی بۆ فراهەم هێناون هەر لە ڕێگەی هاوسەرانتانەوە کوڕ و کوڕەزای پێبەخشیون و لە هەموو ڕزق و ڕۆزیەکی چاک و پاک و بەسوود بەهرەوەری کردوون. لەگەڵ ئەو ڕاستیانەدا
ئایا ئەوانە هەر بڕوا بەشتی پوچ و ناحەقی دەکەن و لە بەرامبەر ناز و نیعمەتەکانی خودداوە ئەوانە هەر ناشکر و سوپاس ناپەزێری و بێباوەڕ دەبن؟ ويعبدون من دون الله ما لا يملك لهم رزقا من السماوات والأرض شيئا ولا يستطيعون. ئەو خەڵکە سەرگەردانە شتێک دەپەرستن لە جیاتی خوددا کە هیچ جۆرە ڕزق و ڕۆزیەکی ئەوانی بەدەست نییە لە ئاسمانەکان و زەویدا، ناشتوانن هیچ بەدەست بن. فلا تضربوا لله الأمثال إن الله يعلم وأنتم لا تعلمون. کەوابوو ئێوە ئەی خوددا نەناسان نمونە مەهێننەوە بۆ خوددا و بەراوردی هەڵەمەکەن. دانوت پیاوانی پاشا خزمەتکاریان هەیە، پیاوانی پاشاش خزمەتکاری پاشان، چونکە خوددا خۆی هەموو شتێک چاک دەزانێت، بەڵام ئێوە نەزان و نەفامن. ضرب الله مثلا عبدا مملوكا لا يقدر على شيء ومن رزقناه منا رزقا حسنا فهو ينفق منه سرا وجهرا هل يستوون الحمد لله بل أكثرهم لا يعلمون. خدا نمونەی هێناوەتەوە بە کەسێکی بەندە کە بێ دەسەڵاتە و هیچ شتێکی نییە لە بەرامبەر ئەو کەسەدا کە لە ڕزق و ڕۆزی چاک و زۆر بەهرەوەرمان کردووە، بە ئارەزوی خۆی لێی دەبەخشێت بەنهێنی و ئاشکرا. ئایا ئەو دوو کەسە وەک یەکن؟ سوپاس و ستایش بۆ خوددا کە پەروەردگارێکی کاربەجێیە، بەڵام زۆربەی ئەو خەڵکە نازان و لەم ڕاستیانە سەریان دەرناچێت چونکە تەنها دنیا دەبینن. وضرب الله مثلا الرجلين أحدهما أبكم لا يقدر على شيء وهو كل على مولاه أينما يوجهه لا يأتي بخير هل يستوي هو ومن يأمر بالعدل وهو على صراط مستقيم. هەروەها خوددا نمونەی هێناوەتەوە بە دوو پیا و کێچێکیان لاڵ بێت و هیچی بۆ نەوترێت و هیچی بۆ نەکرێت و بوو بێتە بار بەسەر هاوڵ و کەسوکاریەوە، بۆ هەرچی و بۆ هەرکوێ ڕەوانە بکرێت خێر ناداتەوە. ئایا ئەو کەسە وەکو ئەو کەسەوایە کە بەو پەڕی ئازادیەوە فەرمان بەدات و دادپەروەری بدات و ڕێبازی ڕاست و دروست دەگرێتە بەر؟ ولله غيب السماوات والأرض وما أمر الساعة إلا كلمح البصر أو هو أقرب إن الله على كل شيء قدير. هەرچی نهێنی و شاراوە هەیە لە ئاسمانەکان و زەویدا هەر بۆ خوددایە و بەرپابوونی قیامەت پێش نایەت وەک چاوتر و کاندنێک نەبێت یا کەمتر لەوەش. بەڕاستی خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. خدا ئێوەی لەسکی دایکتان دەرهێناوە بێ ئەوەی هیچ شتێک بزانن. اینجا دەستگای بیستن و بینین و تێگەیشتنی بۆ دابین کردوون بۆ ئەوەی سپاس گوزاری بکەن. ألم يروا إلى الطير مسخرات في جو السماء ما يمسكهن إلا الله إن في ذلك لآيات لقوم يؤمنون. ئایا باڵندەکانیان نەبینیوە و سەرنجیان نەداون چۆن لە هەوای ئاسماندا بارهێنراون بۆ فڕین؟ چێ دەتوانێت ڕایان بگرێت بە ئاسمانەوە جگەل لە خودای گەورە؟ هەوا چڕیەکەی زۆر کەمە کەچی ئەم هەموو جۆرە باڵە فڕەتیایدا بەسەربەستی دەفڕێت. بێگومان ئەم ڕەحمەتەی خوددا هەموو فڕۆکە و باڵە فڕێکی دەستکردی ئادەمیزادشی گرتوتەوە کە لە بنەڕەتدا دەستکاری خودای باڵا دەستن. بەڕاستی لەوەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک باوەڕ دەهێنن. والله جعل لكم من بيوتكم سكنا وجعل لكم من جلود الأنعام بيوتا تستخفونها
تستخفونها يوم ظعنكم ويوم إقامتكم ومن أصوافها وأوبارها وأشعارها أثاثا ومتاعا إلى حين هەر خوددایە کە هەموو شتێکی بۆ ڕەخساندون تا ماڵ و خان و بەرە بۆ خۆتان دروست بکەن ماڵەکانتانی بۆ کردوون بەهۆی ئارامگرتن و حەوانەوە و لە پێست و مووی ماڵاتیش دەتوانن شوێن و جێگە بۆ خۆتان بسازێنن پاشان بە ئاسانی بیگوێزنەوە لە کاتی کۆچتاندا بە ئاسانی هەڵی بدەن لە کاتی نیشتە جێبوونتاندا و لە خوری و کوڵک و مووەکەی دەتوانن کەلوپەل و شتومەک بۆ خۆتان دروست بکەن و تا ماوەیەک سوودیان لێوەربگرن والله جعل لكم مما خلق ظلالا وجعل لكم من الجبال أكنانا وجعل لكم سرابيل تقيكم الحر وسرابيل تقيكم بأسكم كذلك يتم نعمته عليكم لعلكم تسلمون خدا لەو شتانەی کە دروستی کردووە سێبەری بۆ ئێوە ڕەخساندووە لە چێوەکانیشدا کون و کەلێن و ئەشکەوتی سازاندووە و پۆشاچی بۆتان بەدیهێناوە تا لە گەرما و سەرما بتان پارێزێت هەروەها جۆرەها پۆشاچی تری بۆ بەدیهێناون بۆ پاراستنی گیانتان لە کاتی جەنگ و شەڕ و شۆڕدا وەکو زرێ و شتومەکی تر ئابۆ شێوەیە پەروەردگارتان ناز و نیعمەتی خۆیتان بە تەواوی بەسەردا دەڕژێنێت بۆ ئەوەی ملکەت و فەرمان بەردار بن فإن تولوا فإنما عليك البلاغ المبين لەگەڵم هەموو بەڵگە و ناز و نیعمەتانەدا ئەگەر ئەوانە هەر پشتیان هەڵبکەن و ڕوووەربجێڕن ئەوە خەمت نەبێت هەر خۆیان زەرەر دەکەن چونکە بەڕاستی هەرچی سەرشانی تۆ ئەوەیە کە بە جوانی و تێر و تەواوی بانگەوازەکە بگێنیت يعرفون نعمة الله ثم ينكرونها وأكثرهم الكافرون بێسەلیقە و نەفامان ناز و نیعمەتەکانی خوددا دەناسن و بەهرەی لێ دەبەن پاشان ئینکاری دەکەن و قەدری نازانن بەدنمەک و سپڵەن زۆربیان بێدین و بێباوەڕن ويوم نبعث من كل أمة شهيدا ثم لا يؤذن للذين كفروا ولا هم يستعتبون ڕۆژێک دێت لە هەر گەلوونەتەوەیەکدا پێغەمبەرێک بۆ شایەتی دەهێنینە مەیدان لەوە دوا بە هیچ جۆرێک مۆڵەت بەوانە نادرێت کە بێ باوەڕبوون و پاکانەیان لێوەرناگیرێت وإذا رأى الذين ظلموا العذاب فلا يخفف عنهم ولا هم ينظرون کاتێک ستەمکاران سزای سەختی دۆزەخ دەبینن داوای سووککردنی دەکەن ئەوە سووک ناکرێت لەسەریان هیچ جۆرە مۆڵەتێکیشیان نادرێت وإذا رأى الذين أشركوا شركاءهم قالوا ربنا هؤلاء شركاؤنا الذين كنا ندعو من دونك فألقوا إليهم القول إنكم لكاذبون لەناو دۆزەخدا کاتێکیش ئەوانەی کە هاوڵیان داناوە بتەکان و ئەو کەس و شتانە دەبینن کە جاران دەیان پەرست ئەوە دەڵێن پەروەردگارە ئەوانە ئەو شتانن کە لە جیاتی تۆ هانا و هاوارمان بۆ دەبردن لە جیاتی تۆ ئەوانیش قسەکە دەدەنەوە بەسەریاندا و دەڵێن بەڕاستی ئێوە درۆ دەکەن و ڕاست ناکەن وألقوا إلى الله يومئذ السلم وضل عنهم ما كانوا يفترون ئەو ڕۆژە هەموویان خۆیان تەسلیمی خوددا کرد بە ملکەچی و زەلیلی هەرچیش هەڵیان دەبەست و ئومێدیان پێی بوو لێیان بزر بوو ئیتر بۆ هەمیشە هەناسە سارد و ڕیسوان الذين كفروا وصدوا عن سبيل الله زدناهم عذابا فوق العذاب بما كانوا يفسدون ئەوانەی کە بێ باوەڕبوون و بربەستیان دەخستە سەر ڕێبازی خوددا و کۆسپیان دادەنا لە بەردەم ئاینی خوددا سزامان لەسەر یەک بۆ کەڵەکە کردن بەهۆی ئەوەوە کە زۆر هەوڵ و کۆششیان دەدا بۆ بڵاوکردنەوەی فەساد و تاوان و خراپە لەناو خەڵکیدا
ويوم نبعث في كل أمة شهيدا عليهم من أنفسهم وجئنا بك شهيدا على هؤلاء ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء وهدى ورحمة وبشرى للمسلمين. ڕۆژێک دێت لە هەموو ئوممەتێکدا شایەتێک دەنێرین لە خۆیان بۆ سەریان، تۆشمان هێناوە ئەی محەممەد کە شایەت بیت لەسەر ئەو خەڵکە، قورئانیشمان بۆ تۆ دابەزاندووە، ڕوونکەرەوەی هەموو شتێکە، هیدایەت بەخش و ڕەحمەتە و مزگێنیشە بۆ مسلمانان. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. بەڕاستی خدا فەرمان دەدات بە دادپەروەری و چاکەکاری و یارمەتیدان و بەخشندەی بە خزمان و قەدەغەل لە گوناه و تاوان و دەستدرێژی دەکات بۆ سەرماڵ و نەفس و ناموس و ئامۆژگاریتان دەکات بۆ ئەوەی یاداوەری وەربگرن و تێفکردن و هەر چاکە بکەن. وأوفوا بعهد الله إذا عاهدتم ولا تنقضوا الأيمان بعد توكيدها وقد جعلتم الله عليكم كفيلا إن الله يعلم ما تفعلون. بوفا و بأمك بن بو أنجامداني پەیمانی خدا کاتێک بڕیاری دەدەن و سوێند و پەیمان و بەڵێنتان هەڵمەوەشێننەوە دوای ئەوەی کە دووپات کرابەوە و تەئکیدی لەسەر کرابوو، لە کاتێکدا کە ئێوە خوداتان کردۆتە کەفیل و زامن بەسەر خۆتانەوە، بێگومان خدا دەزانێت بەو کار و کردەوانەی کە دەیکەن. ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا تتخذون أيمانكم دخلا بينكم أن تكون أمة هي أربى من أمة إنما يبلوكم الله به وليبينن لكم يوم القيامة ما كنتم فيه تختلفون. کاتێک بەڵێن و پەیمانێک دەدەن ئەمەک و وەفاتان هەبێت بۆ ئەنجامدانی، وەکو ئەو ئافرەتە مەبن کە ڕیسەکەی دەکردەوە بەخوری دوای ڕستن و تۆکمەکردنی هەڵی دەوەشاندەوە، لە کاتێکدا ئێوەش بەڵێن و سوێند و پەیمانتان بکەنە هۆی فێڵ و تەڵەکە لە نێوانتاندا، نەوەکو دەستە و کۆمەڵێکی ژمارە زۆر و دەسەڵاتدار پەلاماری دەستەیەکی تری کەم دەسەڵات و لاواز بدات. بێگومان خدا بەو زۆرە شتانە تاقیتان دەکاتەوە، سوێن بە خدا هەموو شتانەتان بۆ ڕوون دەکاتەوە کە جیاوازی و کێشەتان تێدا هەبوو. ولو شاء الله لجعلكم أمة واحدة ولكن يضل من يشاء ويهدي من يشاء ولتسألن عما كنتم تعملون. خۆگەر خدا بیویستایە دەیکردن بە یەک ئومەت بەڵکو ڕێزی بۆ داناون و مۆڵەتی داون و سەربەستی کردوون، بەڵام ئەوەی خدا بیەوێت گومڕای دەکات و ئەوەی بیەوێت ڕێنمویی دەکات. ئەلبەتە ویستی خدا دژایەتی ویستی ئادەمی زاد ناکات، ئەوەی بیەوێت ڕێبازی هیدایەت بگرێت ڕێنمویی دەکات، ئەوەشی ڕێبازی گومڕایی بگرێتە بەر مۆڵەتی دەدات و زۆری لێ ناکات. بێگومان پرسیارتان لێ دەکرێت دەربارەی ئەو کار و کردەوانەی کە ئەنجامتان دەدا. ولا تتخذوا أيمانكم دخلا بينكم فتزل قدم بعد ثبوتها وتذوقوا السوء بما صددتم عن سبيل الله ولكم عذاب عظيم. نەکەن پەیمان و سوێندەکانتان بکەنە هۆی پیلانجێڕان و فێڵ و تەڵەکە لە نێوانتاندا، ئەو بڕیار و پەیمانانە هەڵنەوەشێت تا پێ هەڵنەخلیسکێت دوای ئەوەی کە قایم مۆستا بوو، تاڵاوی ناخۆش نەچێژن کاتێک بەهۆی ئەو کارەتانەوە بەربەست دەخەنە بەردەم ڕێبازی خوددا. ئەگەر وا بکەن ئەو کاتە سزایەکی گەورەتان بۆ هەیە. ولا تشتروا بعهد الله ثمنا قليلا
إنما عند الله هو خير لكم إن كنتم تعلمون. پەیمانی خدا مەشچێن و بە هەڵوەشانەوەی بە نرخێکی کەم مەیگۆڕن. ئەو نرخە هەرچەند بێ هەر کەمە، چونکە بێگومان ئەو بەشەی لای خدایە لە بەهەشدا هەر ئەوە چاکترە بۆتان ئەگەر بزان و تێبگەن. ما عندكم ينفد وما عند الله باق ما عندكم ينفد وما عند الله باق ولنجزين الذين صبروا أجرهم بأحسن ما كانوا يعملون. ئەوەی لای ئێوەیە و بە ئێوە بەخشراوە تەواو دەبێت، بەڵام ئەوەی لای خدایە و لە پێناوی ئەودا دەیبەخشن هەر دەمێنێتەوە کە پاداشتی بەهەشتی بەرین و نەبراوەیە. سوێن بە خوددا، بێگومان پاداشتی ئەوانەی کە خۆگر و ئارامگر بوون بە جوانتر دەدەینەوە لەوەی کە ئەوان دەیان کرد. من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. ئەوەی کار و کردەوەی چاکەی کرد بێت، پیاو بێت یا ئافرەت، لە کاتێکدا بڕوادار بێت، سوێن بە خوددا بە ژیانێکی کامەران و ئاسوودە لە دنیادا دەیژێنین، لە قیامەتیشدا پاداشتیان بە جوانتر دەدەینەوە لەوەی کە ئەوان دەیان کرد. فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم. اینجا کاتێ قورئانت خوێند و دەورت کردەوە، ئەوە پەنا بگرە بە خوددا لە شەیتانی نەفرین لێکراو. إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون. بێگومان شەیتان دەسەڵاتی نییە بەسەرەوانەدا کە باوەڕیان هێناوە و پشت بە پەروەردگاریان دەبەستن. إنما سلطانه على الذين يتولونه والذين هم به مشركون. بەڕاستی تەنها دەسەڵاتی بەسەرەوانەدا هەیە کە پشتیان پێبەستووە و ملکەت و فەرمان بەرداری ئەو دەبن، هەروەها ئەوانەشی کە هاوڵگەرن بۆ پەروەردگار. وإذا بدلنا آية مكان آية والله أعلم بما ينزل قالوا إنما أنت مفتر بل أكثرهم لا يعلمون. کاتێکیش ئاەتێک دەخینە جێ ئاەتێکی تر بۆ ئەوەی پلە بە پلە شتێک حرام بکەین یان دیاردەیەکی نەفامی لابەرین. خداش خۆی دەزانێت چی دادەبەزێنێت و چ فەرمانێک دەدات. ئەو نەفامانە دەڵێن ئەی محەممەد، بێگومان تۆ هەر لە خۆتەوەشت هەڵدەبەستیت، نەخێوانیە ئەو لە خۆیەوەشت ناڵێت، بەڵکو زۆربەی ئەو نەفامانە تێناگەن و نازانن. قل نزله روح القدس من ربك بالحق ليثبت الذين آمنوا وهدى وبشرى للمسلمين. أي محمد پێیان بڵێ ڕۆح القدس جبرائیل ئەم قورئانەی لەلایەن پەروەردگارتەوە بە حەق و ڕاستی دابەزاندووە بۆ ئەوەی ئەوانەی باوەڕیان هێناوە دامەزرا و پایەدار بکات و ڕێنمووی و مژدەشە بۆ مسلمانان. ولقد نعلم أنهم يقولون إنما يعلمه بشر لسان الذي يلحدون إليه أعجمي وهذا لسان عربي مبين. سوێن بە خوددا ئێمە بەڕاستی دەزانین بێباوەڕان دەڵێن ئەم قورئانە تەنها کەسێک فێری دەکات بە مەرجێک زمانیە و کەسەی ئەوان دەڵێن قورئان فێری محەممەد دەکات عەجەمیە و عەرەبی نییە و ڕەوان نییە. لەگەڵەوەدا ئەم قورئانە بە زمانی عەرەبی پارا و ڕوون و ئاشکرا داڕێژراوە. إن الذين لا يؤمنون بآيات الله لا يهديهم الله ولهم عذاب أليم. بەڕاستی ئەوانەی کە بڕوایان بە ئاەتەکانی خوددا نیە
خدای گەورە هیدایەت و ڕێنمویان ناکات بەڵکو سزای بەئێشی بۆ ئامادەکردوون. إنما يفتري الكذب الذين لا يؤمنون بآيات الله وأولئك هم الكاذبون. بێگومان هەر ئەوانە درۆ هەڵدەبەسن کە باوەڕیان بە ئاەتەکانی خوددا نییە، هەر ئەوانیش درۆزن و درۆیان کردوتە پیشە. من كفر بالله من بعد إيمانه إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان ولكن من شرح بالكفر صدرا فعليهم غضب من الله ولهم عذاب عظيم. ئەوەی پاشگەز بێتەوە لە خوددا ناسی دوای باوەڕهێنانی جگەلەوانەی کە ناچار دەکرێن و شەی کوفر بێت بە سەرزاریاندا لە کاتێکدا دڵیان پڕە لە ئیمان، بەڵام ئەو کەسەی دڵی بە کوفر و بێدینی خۆش کرد بێت ئەوانە خەشم و قینی خودایان لەسەرە و سزای گەورە و سەخت و دژواریان بۆ هەیە. ذلك بأنه مستحب الحياة الدنيا على الآخرة وأن الله لا يهدي القوم الكافرين. ئەو خەشم و قینەش لەبەرەوەیە چونکە بەڕاستی ئەوانە ژیانی دنیایان خۆشویستووە تا ژیانی دوا ڕۆژ. بێگومان خوددا هیدایەتی قەوم و کەسانی بێباوەڕ و خوددا نەناس نادات. أولئك الذين طبع الله على قلوبهم وسمعهم وأبصارهم وأولئك هم الغافلون. ئەو جۆرە کەسانە ئەوانن کە خوددا مۆری ناوە بەسەر دڵ و دەروون و دەستگای بیستن و بینینیاندا و ئەوانە غافڵ و بێئاگان لە حەقیقەت و ڕاستیەکان. لا جرم أنهم في الآخرة هم الخاسرون. شتێکی ڕاستە و گومانی تێدا نیە ئەوان لە ڕۆژی قیامەتدا خەسارەتمەند و ڕیسوا و زەرەرمەندن. ثم إن ربك للذين هاجروا من بعد ما فتنوا ثم جاهدوا وصبروا إن ربك من بعدها لغفور رحيم. پاشان بێگومان ئەی محەممەد پەروەردگاری تۆ بە نیسبەتی ئەوانەوە کە کۆچیان کرد دوای ئەوەی ئازار و ئەشکەنجە دران لەوە دوا جیهاد و کۆشش خۆگریان بەردەوام بوو، بەڕاستی پەروەردگارت دوای ئەو پێشهاتانە زۆر لێ خۆش بوو میهرەبانە بەرامبەر ئەو ئیماندارانە. يوم تأتي كل نفس تجادل عن نفسها وتوفى كل نفس ما عملت وهم لا يظلمون. ڕۆژێک دێت کە هەموو کەس خەمی خۆیەتی بەرگری لە خۆی دەکات، پاکانە بۆ خۆی دەکات، گوێ بە کەسی تر نادات. ئەو ڕۆژە هەر کەس پاداشتی کردەوەکانی دەدرێتەوە و ئەو خەڵکەس تەمیان لێ ناکرێت. وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون. خدا نمونەی هێناوەتەوە بە دانیشتوانی شارێک کە ژیانیان بەهێمنی و ئاسوودەیی دەبردەسەر، لە هەموو لایەکەوە ڕزق و ڕۆزی جۆرە و جۆریان بۆ دەهات، بەڵام لە جیاتی سوپاسگوزاری ناشکر و قەدر نەزانی ناز و نیعمەتەکانی خدا بوون. اینجا خدای گەورە پۆشاچی برسێتی و ترسی کردە کاڵای باڵایان و تاڵاوی نەداری و ترسی پێچەشتن لە سەرنجامی ئەو ئیش و کارە ناپوخت و ناڕێکانەدا کە دەیان کردە پیشەی خۆیان. ولقد جاءهم رسول منهم فكذبوه فأخذهم العذاب وهم ظالمون. سوێن بە خوددا بەڕاستی ئەوانە پێغەمبەرێکیان هەر لە خۆیان بۆ هات، کەچی بە درۆیان زانی و بڕوایان پێ نەکرد. ئەوسا سزای سەختی خودایی گرتنی و لە ناوی بردن لە کاتێکدا ئەوان ستەمکار بوون.
فكلوا مما رزقكم الله حلالا طيبا واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون. جا ئێوە ئەی ئیمانداران بخۆن لەو ڕزق و ڕۆزیەی حەڵاڵ و پاکەی کە خوددا پێی بەخشیون، هەمیشە شکر و سوپاسی ناز و نیعمەتی خوددا بکەن ئەگەر ئێوە تەنها ئەو زاتە دەپەرستن. إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله به فمن اضطر غير باغ ولا عاد فإن الله غفور رحيم. خدای پەروەردگار تەنها مردارەوە بوو، خوێن و گۆشتی بەراز و ئەو ماڵاتانەی کە ناوی غەیری خودایان لە کاتی سەربڕیندا لەسەرهێنراوە حرامی کردووە لێتان. جا ئەگەر کەسێک پێویستی ناچاری کرد بە خواردنیان بێ زیادەڕەوی و لە سنوور دەرچوون، ئەوە بەڕاستی خوددا زۆر لێخۆش بوو بە بەزەی و دلۆڤانە. ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. نەکەن بەقاڵەی دەم و زمانتان بڵێن ئەمە حەڵاڵە و ئەمە حرامە بۆ ئەوەی درۆ بە ناوی خوددا و ئاینی خودداوە هەڵبەستن. دیاریکردنی حەڵاڵ و حرام بەدەست ئێوە نییە، چونکە بەڕاستی ئەوانەی درۆ بۆ خوددا و ئاینی خوددا هەڵدەبەستن سەرفراز و سەرکەوتوو نابن. متاع قليل ولهم عذاب أليم. ئەوانە لە دنیادا کەمێک ڕادەبوێرن، بەڵام لە قیامەتدا سزای بەئێش و ئازاریان بۆ ئامادەیە. وعلى الذين هادوا حرمنا ما قصصنا عليك من قبل وما ظلمناهم ولكن كانوا أنفسهم يظلمون. لەسەرەوانەشی کە بوونەتە جوو هەموو ئەو شتانەمان لەسەر حرام کردوون کە پێشتر بۆ تۆمان باس کردووە. جاوە نەبێت ئێمە ستەممان لێ کردبن، بەڵکو هەر خۆیان ستەمیان لە خۆیان دەکرد. ثم إن ربك للذين عملوا السوء بجهالة ثم تابوا من بعد ذلك وأصلحوا إن ربك من بعدها لغفور رحيم. پاشان بەڕاستی پەروەردگاری تۆ بۆ کەسانێک کە گوناه و تاوانیان ئەنجام داوە بەنەفامی لەوە دوا پەشیمان بوونەتەوە و تەوبەیان کردووە و چاکسازیان ئەنجام داوە، بێگومان پەروەردگاری تۆ دوای ئەو تەوبە و چاکەکاریە زۆر لێخۆش بوو میهرەبانە. إن إبراهيم كان أمة قانتا لله حنيفا ولم يك من المشركين. بەڕاستی ئیبراهیم هەر خۆی ئومەتێک بوو، هەر خۆی پێشەوایەک بوو، ملکەت و فەرمان بەرداری خوددا بوو، لە هەموو بیر و باوەڕێکی چەود بەدوور بوو، لە مشریک و هاوڵگەرانیش نەبوو. شاكرا لأنعمه اجتباه وهداه إلى صراط مستقيم. هەروەها زۆر سوپاسگوزاری خوددا بوو لە بەرامبەر ناز و نیعمەتی بێشماری پەروەردگاریەوە، ئەویش هەڵی بژارد و ڕێنمووی کرد بۆ ڕێبازی ڕاست و دروست. وآتيناه في الدنيا حسنة وإنه في الآخرة لمن الصالحين. ئێمە هەر لە دنیادا چاکەمان پێبەخشی و پاداشتی چاکەمان دایەوە بە بەخشینی هاوسەری پاک و نەوەی خوددا ناس. بەڕاستی ئەو لە جیهانی داهاتوودا لە ڕیزی چاکاندایە کە ڕێزدار و بەختەوەر و کامەرانن. ثم أوحينا إليك أن اتبع ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين. لەوە دوای چەندەها سەدا وەحی و نیگامان بۆ تۆ ئەی محەممەد نارد کە شوێنی ئاین و بەرنامەی ئیبراهیم بکەویت کە بە دوور بووە لە هەموو بیر و باوەڕێکی چەود، ئەو لە دەستەی مشریک و هاوڵگەران نەبووە. إنما جعل السبت على الذين اختلفوا فيه وإن ربك ليحكم بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. بەڕاستی قەدەغەکردنی کاروباری دنیایی لە ڕۆژانی شەمواندا
تەنها لەسەرەوانە بڕیاردرا کە کێشەیان هەبوو تێیدا بێگومان پەروەردگاری تۆ فەرمان ڕەوایی دەکات لە نێوانیاندا لە ڕۆژی قیامەتدا لەسەر ئەو شتانەی کە ئەوان کێشە و جیاوازیان تێدا دەکرد. ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. أي پیغمبر أي إيماندار بانگواز بکە بۆ لای بەرنامە و ڕێبازی پەروەردگارت بە حکمت و دانایی بۆ هەندێک و ئامۆژگاری جوان و بەجێ بۆ هەندێکی تر و گفتوگۆ و مجادلە بە جوانترین شێوە لەگەڵ هەندێکی تردا بە تایبەتی خاوەن کتێبەکان چونکە بەڕاستی پەروەردگارت هەر خۆی زانایە کە چێ گومڕایە هەروەها هەر خۆشی زانایە بە هیدایەت وەرگران. وإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به ولئن صبرتم لهو خير للصابرين. ئەگەر ویستان تۆڵە بکەنەوە دەبێت هەر بەقەدەرە وستەمەی کە لێتان کراوە تۆڵە بکەنەوە خۆ ئەگەر ئارام و خۆگر بن ئەوە چاکترە بۆ ئارامگر و خۆگران. واصبر وما صبرك إلا بالله ولا تحزن عليهم ولا تك في ضيق مما يمكرون. ئەی پێغەمبەر ئەی ئیماندار خۆگر و ئارامگر بە و خۆگری و ئارامگریەکەشت تەنها بە کۆمەچی و یارمەتی خوددا دەبێت بە کەسی تر ناکرێت. خەفەتیش مەخۆ لە خوددا نەناسان کە باوەڕ ناهێن و دڵتەنگ مەبا لە بەرامبەرە و پیلان و نەخشانەی کە دوژمنان دەیجێڕن. إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. چونکە بەڕاستی خوددا لەگەڵ ئەو کەسانەدایە کە خۆیان پاراستووە لە گوناه و هەروەها ئەوانەشی کە چاکە کار و چاکە خوازن. بسم الله الرحمن الرحيم. بناوی خدای بەخشندە و مێهرەبان. أتى